ئەگەر خەڵک بەشداری نەکات لە دیاریکردنی نوێنەری ڕاستەقینەی خۆی، نوێنەرێک کە لەسەر ڕێی پێغەمبەری خوا بێ سەڵاو سەلامی خوا لەسەر بێ، نوێنەرێک کە پابەند بێ بە شەریعەت، دڵنیابن خەڵکێکی کە دەکا بە نوێنەر کە بەلانی کەم ئەگەر دژی شەرعیش نەبێ خەمی شەرعی نییە. کە بەڕاستی ئێمە لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقیش بەڕاستی خەڵکێکمان بینیوە کە پرۆژەی یاسای دژە دینی هێناوە، پێچەوانەی دین، پێچەوانەی دەقی قورئان. حەزەکەم بیزانن ئایا ئێمە خەڵکی مسلمان دەبێت ڕازی بین بۆ کە خەڵکانی نوێنەراتیمان بکەن کە سبەینە کە دژی دینمان، دژی قورئانمان، دژی خوا، دژی پێغەمبەری خوا یاسا دەرکەن سەڵاو سەلامی خوا لەسەر بێ. ئەمە بابەتی سەرەکی بەڕاستی پەرلەمان و دیاریکردنی نوێنەرەکانی خۆمانە. ئەو نوێنەرانەیە کە دوێنێ نوێنەراتی خەڵکیان کردووە هەر ئەوانە هەڵبژێدراونەوە، نەگۆڕاون، هەمان ئەنجامی دەبێت. یان دەتەوێت کابرایش ستەمکار، کابرایش قۆڕەخکار کە دوێنێ نوێنەراتی کردووی ئەمڕۆ هەڕی بژێرێ پێ دوایە ئەمە چاک دەبێت بەیانی چاکە لەگەڵ دەکا، دڵسۆزت دەبێت، خەمخۆرت دەبێت، مستەحیل ئەمە ڕوودا، دەبێت بیگۆڕی. ئێمە ڕازگۆ بووین لەگەڵ خەڵکی خۆمان، ئێمە ڕاز بووین لەگەڵ بەڵێنەکانمان، ئێمە ڕاز بووین لەگەڵ هەموو ئەو دروشمانەی لە کاتی خۆیدا بەرزمان کردوێتەوە. بەنسبەت ئێمە کە لایەنەشی ئیسلامین ئەرکێکی شەرعی سەرشانیشمانە کە بەڕاستی ئێمە بەرگی لە شەریعەتی خوای تەعالا بکەین، کە ئێمە بە پێی توانامان ئەوەندەی بمان دەکرێت ئەم شەریعەتە هەم بڵاوکەینەوە هەم بیچەسپێنین لە هەموو کۆڕ مەجلیسێکی. ئەم دەنجی ئیسلامی و ئیسلامیەکانە لە هۆڵەکانی پەرلەمان لە عێراق، لە هەرێمی کوردستان، لە زمانی پارێزگاکان، لەو شوێنانەی کە بەڕاستی نوێنەراتی خەڵکیان کردووە، هەر ئەوان ئەو دەنگە زوڵارێکە باسی ئیسلامیان کردووە، باسی خوایان کردووە، باسی ئەخلاق و ڕەوشی میلەت و خەڵکی خوانیان کردوێ. توخوا ڕۆژێک ئێوە بینیتانە نوێنەری لایەنێکی عەلمانی، نوێنەری لایەنێکی غەیری ئیسلامی بەرگری لە شەریعەت کرد بێ، بەرگری لە ئاەتێکی خوای تەعالا کرد بێ، بەرگری لە چەسپاندنی یعنی بابەتێکی شەرعی کرد بێ، یعنی هەوڵی دابێ کە بابەتێکی ناشەرعی و کە خوا نەهی لێ کرد بێ لا ببا. بینیتانە